بۆ یادی سێوسێنان لە مۆنومنتی قەراق لەگەڵ کۆمەڵی وێنەکێش چەند ئیشێکی شێوەکاریمان کرد لەسەر دیوارەکانی. یەکێک لەو وێنانی کە من هەڵبژارد ئەویش وێنەی ژنێکی شەڕوان بوو کە ئەویش سەرنجی منی ڕاکێشا کە بە دەستێکی تفەنگی بەدەستەوە بوو و بە دەستەکەی تریشی سازی بەدەستەوە بوو. ئەمە شتێکی جوانە. بینیکەوە ژنانی کورد هەمیشە و بە درێژایی مێژوو توانیوانە خەباتی باش بکەن. ئەویش بە ڕێگەی ئەوەی کە توانیوانە خۆیان و ژنانی تر و نەتەوەیەک بپارێزن لە دەستی دوژمنان و داگیرکەران. سەرەڕای ئەوەی کە ژنی کورد ئەو هەموو داگیرکاری و خەباتە هەبووە لە نەتەوەکەیە، سەرەڕای ئەوەش ئەو دەستبەرداری خۆی نەبووە، دەستبەرداری بەڵکو خزمەتی بە هونەر کردووە. توانیوێتی لەگەڵ ئەوەیە موزیک بژەنێت، گۆرانی بڵێت، یعنی شتی زۆر جوان بکات لە پاڵ ئەوەیە نەکو تەنها بە داگیرکاری و شەڕ و دەستبەرداری خۆی نەبووە. ژنانی کورد لە بوارە جیاوازەکاندا ڕۆڵێکی باشیان نەبووە، لە هەموو بوارەکاندا بە تایبەتی لە سیاسەتە خەباتێکی باشیان کردووە. ئێمە چاوەڕێکین لە داهاتوویەکی نزیکدا هەر چوار پارچەی کوردستان لەسەر دەستی ژنان بە بیر و وزری ژنان بە تواناکانیان بتوانین بەرەو پێشەوە بچین و کاری باشتر و هەر چوار پارچەی کوردستان ئازاد بێت و بە خۆشی تیا بژین.